هەڵمەتەکە لەلایەن شارەوانی کۆیەوە بە هاوکاری کۆمپانیای پاپا گروپ بانگەشەی بۆ کراو لەو چوارچێوەیەشدا بەشێکی بەرچاو لە هێز و لایەنە سیاسیەکان و فەرمانگە حکومیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەشدار بوون. بەرپرسیاریتە و ئەرکە لە سەرمان کە ئێمەش لەم هەڵمەتە و لەم پاکردنەوەیە کە بتوانین ژینگەیەکی جوان بۆ خەڵک بڕەخسێنین و بتوانین لە پاکردنەوە و هەڵمەتەکەشدا بۆ خۆشمان وەکو هەموو ئەو کارمەندانەی کەوا دەبینین کە بەشێک جدی پاپا گروپیان لەبەرەوە بۆیە ئێمەش ئەو جلانەمان پۆشیوە لەگەڵیانە کە هەماهەنگیکە بە تەواتی بکەین و کەس جیاوازی نەکات لە بینی کادیرێک و فەرمانبەرێک و بەپێ و بەرنامەی وەزارەتی شارەوانی کە لە هەموو شار و شارۆچکەکان لە ڕۆژی ژینگە و پاکردنەوەدا هەڵمەتێکی پاکردنەوە بۆ سەردەم شارەکان ئەنجام بدرێ. ئێمە وەک سەرۆکاتی شارەوانی کۆیە دەستمان بەو هەموومەتە کرد بە پشتیوانی و قایمەتی کۆیە و سەرجەم فەرمانگەکانی سنووری شارەوانی کۆیە لە پێناو ژینگە دۆستی و پاراستنی ژینگەی شارەکەمان. چالاکوان و ژینگە دۆستان داواکار بوون لە هاوڵاتیان پابەندی ڕێنماییە ژینگەیەکان بن و لە ئاست پاگڕاگرتنی وڵات و شارەکەیان بن. داواکارم لە هاوڵاتیان کە کۆمەڵێک شت هەیە نەیکەن. بۆ نمونە ئێستا زۆر شوشەی شکاو هەبوو لێرە هەڵمانگرتەوە، یان ئەو فلتەری جگەرەیە کە فڕیان لاوە. خۆزگە خەڵک تۆزێک هەست بە مەسئولیەتی بکردەیە، هەستی بە مەسئولیت بکردەیە، ینی چۆن لە ماڵی خۆی پاکوتەمیزی ماڵەکەی ئەپارێزێ، ئاوا لە دەرەوەش پاکوتەمیزی شارەکەی بپاراستایە. بەدڵنیایەوە تا بری کارێکی جوان و مرۆڤانەیە، بە تایبەت ئەو ڕۆکە کە لە ڕۆژی ژینگەدا ئێمەوەکو مەڵبەندی ساردەی ڕێخستنی کۆیە بە سەرجەم ستافی مەڵبەند بەشداریمان کردووە لە هەڵمەتی پاکردنەوەی شارەکە. زۆر خۆشحاڵین کە بەڕاستی لەسەر هەموو لایەک پێویستە کە ژینگەیمان پاک و تەمیز بێ، ژینگەمان بپارێزین. ئێمەش ئەمڕۆ وەکو تەواوی ڕێکخراوەکان کە لە شاری کۆیە بەشداریمان کردووە. وا بڕیارە ئەم هەڵمەتە چەندین ڕۆژ بخایەنێت و تەواوی شار لەلایەن شارەوانی کۆیەوە لا خۆڵ و خاشاک و پاشماوەی هاوڵاتیان خاوێن بکرێتەوە. کاروان نازم گەلی کوردستان، قەزای کۆیە.